هاوسەنگی لە نێوان کار و زانستدا لاپەڕە سی کەسانێکی زۆر هەن گرنگجەکی لە ڕاددەبەدەریان بە زانست داوە دەڵێن فڵان ڕۆشنبیرە و شێت و شەیدای پەرتووکە لەگەڵ کتێبێک تەواو دەکات دەست بە خوێندنەوەی کتێبێکی تر دەکات کەسێکی زۆر خەمخۆرە بەڵام کە دێتە سەر ئەوەی بەکردەوە جێبەجێ بکات دەبینین ئەم کەسە نمونەی کەسێکی بێکەڵکە و هیچی لێ ناوەشێتەوە زۆر لەبارەی سەرکەوتنەوە دەخوێنێتەوە بەڵام کەسێکی شکست خواردووە یان دەربارەی ڕەوشت بەرزی دەخوێنێتەوە کەچی بەدڕەوشتە یان دەربارەی کار و ئەرک و فەرزەکان دەخوێنێتەوە کەچی بێباک و سارد و سوڕە و گوێ بە ئەرکەکانی سەرشانی نادات دەربارەی زۆر شت دەخوێنێتەوە بەڵام لە ژیانیدا ڕەنجیان نەداوەتەوە بنەمایەکی گرنگی دیکە لەم بارەوە هەیە دەڵێت ئەگەر خوا بە زانستی کەم سوودت پێ نەگەیەنێت ئەوە زۆربەی کات بە زانستی زۆریش سوودمەند نابیت بۆیە گەر سوود لە زانستی پەیوەندیدار بە ئەرکەکانەوە نەبینیت ئیدی چۆن سوود لەو زانستەی پەیوەندی بە ڕەوشت و ئاکارەکانەوە هەیە یان بە سونەتەکان یان بە فەلسەفەی مێژوو یان بە پلاندانان بۆ داهاتووەوە هەیە دەبینیت ڕاستە بایەخدان بە زانست و زانیاری شتێکی سەرەکیە بەڵام نابێت و هەرگیز ناشێت بایەخدان بە زانست بکەینە فاکتەرێک بۆ لە کەدارکردنی خود و کەسایەتی پەیوەندیەکانمان لەگەڵ کەسانی دی لە تەک ئەم کەسەدا کەسێکی دیکە هەیە هەر ئەوەندەی شتێکی بۆ باز بکەیت یان ڕوونکردنەوەیەکی بۆ بدەیت یان باسی بیرۆکەیەکی بۆ بکەیت یان ڕاوەی بابەتێکی بۆ بکەیت یان وتەیەکی قورس و گرانی بۆ بگوازیتەوە لە دڵی خۆیدا دەڵێت دەستی بە فەلسەفە لێدان کردەوە اینجا ڕێگە بە خۆی دەدات بە ڕوویدا بێتەوە بڵێت بەڕێزم ئیتر باواز لە قسەی زل بهێنین چونکە کردار شەرتە ئێمە ئێستا کە باسی بابەتێک دەکەین و کۆڕی شەوانمان گەرم کردووە و سەرگەرمی هەوڵ و کۆشش و سوود وەرگرتنین لە یەکتری چی بکەین باشە باش وایە ڕەچاوی کات بکەین و بە قوڵی تاوتوێی بابەتەکانمان بکەین و تا بۆمان دەکرێت بە باشی لێیان تێبگەین ئێستا کاتی کارکردن و بەکرداریکردن نییە بەکرداریکردن کاتی خۆی هەیە بەڵام ئەو ناتوانێت لەمانە و مەبەستە جوان و قوڵ و ئاڵۆزەکان بگات بۆیە بەگشتی پشتیان تێدەکات قوت دەبێتەوە لێت و پێت دەڵێت بەڕێزم گرین کارکردنە و کردار شەرتە دوای ماوەیەک بۆ دەردەکەوێت ئەم کەسە نەبیرمەند و نەڕۆشنبیرە و نەفێرخواز و نەئیشکەر نە ئەوەیە بیرمەند بێت و نەڕۆشنبیریەک بڵاو بکاتەوە نە ئەوەشە کاری زۆر بێت و چاکەکاری بکات ئەگەر بۆ چەند خولەکێک پێکەوەدا بنیشن و خەریکی تاوتێکردنی بیرۆکەیەک بن ئایا ئێمە بەم کارەمان تۆمان لە کارکردن بێبەش کردووە یان پێمان وتویت مادامەچی ئەم بیرۆکەیەمان لە ماوەی کاتژمێرێکدا تاوتێکرد ئیدی تۆ دەبێت شەو نوێژ نەکەیت نانا کەس ڕێگەی لێ نەگرتویت هەرچەندە دەشزانم کە گۆڕەپانی ئیسلامی تا ئەم ساتەش لە شتەکاندا قوڵ نەبووتەوە بەوردی لێی نەکۆڵیوەتەوە و تیان نەگەیشتووە نەیتوانیوە بەباشی لە کاری خوا لە بدیهێناندا تێبگات داماوە و نەیتوانیوە لەو مەترسیە ناڕەستە خۆیانەی کە ڕوبەڕووی ئەو ئومەتە بوونەتەوە و تێبگات داماوە لەگەڵ ئەوەشدا دەبینیت زۆر کەس هەن پێت دەڵێن بەڕێزم ئیتر با بەس بێت فەلسەفە لێدان کەواتە دەبێت هاوسەنجی ڕابگرین مرۆڤ ئەگەر ئەرکەکانی سەرشانی بەجێ هێنا و وازی لە حەرام و قەدەغەکراوەکان هێنا پەیڕەوی زۆربەی زۆری ئاکار و سونەتەکانی کرد ئەوە ئەرچی کارکردنی بەجێهێناوە بۆیە پاش ئەوە دەتوانێت تەواوی ئەو کاتەی کەماویەتی لە تێگەیشتنی زانست و زانیاری و تاوتوێکردن و ڕاوەکردن و پێشکەشکردنی تێزی نوێ و خوێندنەوە و کۆششکردن بە دواداچوونی هەواڵە زانستەکاندا بەسەر ببات بەوە نەدەبێتە کەسێکی زیادەڕەوە و کاتکۆش نەکەسایەتیشی لە کەدار دەبێت بەڵام گرفتەکە لەوەیە کە مرۆڤ زۆر بخوێنێتەوە و کەم تەرخەمی لە ئاست ئەرکەکان و ئاکار و سونەتەکان بنوێنێت یان خۆی بە سەربازێکی جێبەجێکار بزانێت بڵێت تۆ فەرمان بکە و من تەنها جێبەجێکردنم لەسەرا هەر بۆیە ئەم کۆمەڵە خەڵکە فرەجوڵە و بێبەرهەمن واتە ئەم جۆرە کەسا کاری زۆر دەکات و بەرهەمی کەمە چونکە بە نەشارەزایی و بە بێپلاندانان و بێنووی و دیدگایی ڕوون کار دەکات هیچ لە واتای دابەشکردنی کار و کارایی و بەرهەمی بەپێز نازانێت چونکە ناخوێنێتەوە و هیچ فێر نابێت کەوابوو پێویستە هاوسەنجی بکرێت لە نێوان کار و زانستدا من هەمیشە دەڵێم قەیرانێکی مێژووی گەورەمان هەیە ئەو قەیرانە مێژوویە چییە ئەی کە مێژوویە و کۆنا ئیدی بۆچی بۆتانی باز دەکەم من بۆ خۆم پێم وانییە کە بەم نزیکانە ڕێگەچارەیەکی بۆ بدۆزرێتەوە بەڵام خوازیارین هەوڵی کەمکردنەوەی بدەین ئێمە بە درێژای مێژوو سکاڵا لە دەست کەمی ژمارەی پێویستی مامۆستایان بۆ فێرکردن و گۆشکردنی نەوەی نوێ دەکەین بۆ نمونە لە شارێکدا پێویستمان بە 100 بانکخواز هەیە کەچی بەداخەوە دوو کەس زیاترمان دەست ناکەوێت یان پێویستمان بە 1000 پەروەردەکارە کەچی تەنها 50 پەروەردەکارمان دەست دەکەوێت لەبەر ئەوە ئەمە کێشە سەرەکیەکەیە چێ چەمکەکانی هاوسەنجی فێری خەڵکی دەکات تاوەکو ئومەت سەری لێ نەشێوێت چێ فێریان دەکات و لەکوێیە بەر لەوەش چێ پێوەرەکانی هاوسەنجی بەباشی دەزانێت تاوەکو بیان گوێزێتەوە بۆ کەسانی دیکە بێگومان ئەو کەسانە هەن بەڵام بە گوێرەی پێویست نین دەبێت لەوە زیاتر بن بەڵام ئەوەی کە لە ژیانماندا بەدی دەکەین ئەوە نییە
ئایا خوێنەری بەڕێز تۆ دەتوانیت ببیتە یەکێک لەو کەسانەی کە ڕۆڵی پەروەردە و فێرکردن دەجێڕن بەشداری لە سوکردنی ئەم کێشەیەدا دەکەن؟ کێشەی کەمی ژمارەی ئەو کەسانەی کە ئەرچی پەروەردە و فێرکردن و ئاشناکردنی خەڵکی بە ئەرکەکانیان دەگرنە ئەستۆ؟ خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. هاوسەنجی لە نێوان ئەقل و ڕۆحدا لاپەڕە 35. ڕۆح و جان مۆڵگەی مرۆڤە، مۆڵگەی کەسایەتیە، جان و هەست و سۆزەکان بوونی ڕاستەقینەی مرۆڤن. جا بۆ ئەوەی مرۆڤ ببێتە کەسێکی بیرمەند یان ببێتە کەسێکی خاوەن بیرکردنەوەی ڕاست و دروست، ئەوە پێویستی بە فێربوون هەیە، چونکە ئەوە شتێکی وەرگیراوە. بەڵام هەرگیز کەس پێویستی بەوە نییە فێری ئەوە ببێت چۆن دڵخۆش بێت، چۆن خەمبار بێت، چۆن تووڕە بێت، چۆن خەڵکی خۆش بێت، چۆن ڕقی لە خەڵک ببێتەوە، چونکە ئەوانە شتانێکی بنەڕەتین لە کەسایەتیدا و ڕەگ و ڕیشەیاندا کوتەوە و پێویستیان بە فێربوون نییە. بەڵام مرۆڤ پێویستی بەوەیە فێر ببێت چۆن بیر بکاتەوە و هەڵوێست وەربگرێت. هەندێک کەسیش بە تایبەتی لەم بوارە ڕۆحیەدا گرفتیان هەیە. ئەم گرفتەش کاتێک کە مرۆڤ زۆر بە توندی لە ئەندازە بە دەربایەخ بەلایەنی ڕۆحی و جیانی دەدات زەق دەبێتەوە و خۆی دەنوێنێت، لەبەر ئەوەی کە بواری ڕۆحی بوارێکە سەرنجڕاکێشە و کەمەندکێشت دەکات بۆ لای خۆی. بۆیە کاتێک مرۆڤ بە قوڵی دەچێتە ناو ئەو جیهانەوە ئیدی هەرچی شتی دیکەیە لە بیری دەباتەوە. ڕوونکردنەوە ئەوەی لایەنی ڕۆحی و جیانی ئێمەی موسڵمانان تێردەکات تەنها یەک شتە، ئەویش خواپەرستیە کە بە تاکە سەرچاوی بەهێزکردنی ڕۆح لە قەڵەم دەدرێت. بەڵام ئەوەی کە دەروون و ڕۆحی ڕۆژئاواییەکان تێر دەکات مۆسیقایە، وەکو لە پەروەردە و کەلتوریاندا بەدی دەکەین. دکتۆر بەکار دەگەڕێنەوە سەر باسەکەمان. کەسێک کە بەر لە خۆر هەڵاتن لە خەو هەڵدەستێت و یادی خوا دەکات و لێی دەپارێتەوە بە کوڵ دەگری و دڵی پڕ دەبێت لە نووری ئیمان، ئەم مرۆڤە نیازی بە کەس نییە، بە دوای دنیا وێڵ نییە، دوجار کەسێکی بەختەوەر و ئاسوودەی لێ دەردەچێت. بەڵام ئەگەر لەسەر حسابی شتانێکی دیکەی گرنگ ئەم کارە بکات، ئەوسا دەبینیت کە گوێبەلایەنی کۆمەڵایەتی نادات و بێباکە لە ئاسخوێنەوە و خۆڕۆشنبیرکردندا. کێشە و گرفتی کۆمەڵگەکانی پشتگوێ خستووە، تەنانەت ئاگای لە حاڵی دراوسێکەشی نامێنێت، واتە دڵخۆشێکی بێ ئاگایە. لەبەر ئەوە ئەوانەی دەستنە ناو ئەم بوارەوە پێویستە زۆر وریا بن لەوەی کە بەتوندی و بە قوڵی کەمەندچێشی ببن. ئەم بوارە بەم شێوەیە باسمان کرد هەر تەنها ئەو کاریگەریەی نەرێنیەی نابێت و تەنها لەو کۆمەڵە شتە گرنگەتدا نابڕێت، بەڵکو لەبەر توندی کەمەندچێشیەکەی تەنانەت لە پیادەکردنی سونەتی شت دەخات. ئاشکرایە خەڵکانێکی زۆر بەهۆی قوڵبوونەوەیان لە بابەت ڕۆحیەکان لە شاڕێی سونەتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لایەن داوە و سەرپێچی یاساکانی شریعەتی ئیسلامیان کردووە. هەندێک زاریش لە بازنەی ئیسلام کردوونەتە دەرەوە، بۆیە پێویستە مرۆڤ زۆر بە ئاگا بێت. سەرەڕای بواری ڕۆحی و جیانی بواری هزر و بیر و ژیریمان هەیە. ئەم بوارەش بە سروشتی خۆی وشکە، تەنانەت قسە و باسی بیرمەندان قسە و باسێکی ناڕوون و تێکەڵ و پێکەڵا، قسە و باسێکی وشک، قسە و باسێکی بێزراو. هەندێک کەسیش دەڵێن کاتێک لەگەڵ بیرمەند و ڕۆشنبیرێکدا کۆ دەبینەوە هەر تەنها لەبارەی کێشە و قەیرانەکانەوە قسەمان بۆ دەکات، تەنها لەبارەی بەڵاو مەینەتیەکانەوە دەماندوێنێت. باشە کاتێک دەچیتە لای پزیشکێک پێشبینی چی لێ دەکەیت؟ بەتەمایت بڵێت ماشەڵات لێبێت تۆ بەهێزترین کەسی ئەم شارەیت. نەخێر، جارێ پزیشک حەقی نییە بەسەر لەش ساغەکانەوە. ئینجا مرۆڤی لەش ساغ کاری بە نەخۆشخانە نییە. لەبەر ئەوە قسە و باسی پزیشکان قسە و باسێکی تایبەت بە کێشە و نەخۆشەکانە. سەرنج بدە چی دەڵێن؟ کەسێک هاتە لامان قاچیمان بۆ بڕیەوە، نەشتەرگەریەکمان بۆ فڵانە کەس ئەنجامدا، لەوە زیاتر بەتەمایت چیت پێ بڵێن. بۆیە کاتێک دەیت و دەربارەی حاڵی گەڵ و نەتەوەیەک دەپرسیت و ڕاوێژ بە کەسێکی ڕۆشنبیر دەکەیت، دەی دیارە ئەویش دەربارەی کێشە و قەیرانەکانی ئەو گەلە قسە و باست بۆ دەکات و ڕوونکردنەوەت پێدەدات کە بێگومان ئەوە شتێکی ئاساییە. لەبەر ئەوە بواری عەقلی و بواری هزر و بیر و ژیری بوارێکی وشکە، بواری هۆشمەندیە، بواری خەمانە. دەخوازرێت لەو کەسانەی کە لەو بوارەدا کار دەکەن بواری ڕۆحیان لە یاد نەچێت. واگومان نەبن کە بیرمەندیەتی و قسەی زل زیاتر دڵ و دەروون و ڕۆحیان پاراو دەکات یان هاوسەنجیان ڕادەگرێت. بیرکردنەوە و لێکدانەوە و تێگەیشتن پێویستە، بەڵام پێویستە لە سەریان بواری ڕۆحیان لە یاد نەچێت، چونکە بنچینەی بەختەوەری هەردوو دنیایانە. با هەر شتە و بۆ شوێنی شیاوی خۆی بەکار بهێنین. ڕۆح و گیان سەرچاوەی وزە و بەختەوەریە، ئەقڵ و زانست بۆ لێکۆڵینەوە و پلاندانانە. هەرگیز ناتوانیت بەبێ زانست و زانیاری و بیرکردنەوە و پلاندانان ڕێگای ڕاست بگریتە بەر. بێگومان پلان و نەخشەی ورد و تۆکمەش بە بێوزەیەکی بزوێنەر دیسان سوودی نابێت. ئەی ئەو وزە بزوێنەرەمان چۆن دەست بکەوێت؟
وزەی بزوێنەر لە بواری گیانی و ڕۆحیدا دەست دەکەوێت. تەماشای عومەیری کوڕی حومام خوای لێ ڕازی بێت بکە فەرمووی جا من چاوەڕێ بکەم تا ئەم چەند دانە خورمایە بخۆم زۆر دەخایەنێت. بۆیە تەواوی خورماکانی کە پێی بوون فڕێدان پاشان شەڕی لەگەڵدا کردن تاکو و کوژرا. هەروەها قەعقاعی کوڕی عەمری تەمیمیش خوا لێ ڕازی بێت ئەبوو بەکری سدیق خوا لێ ڕازی بێت لەبارەیەوە دەیفەرموو دەنگ و هاواری قەعقاع لە سوپادا لە 1000 پیا و باشتر بوو. وتراوە ئەم پیاوە کاتێک کە جەنگ بۆ ماوەیەکی کورد دەوەستا و پشوێکی بۆ وەردەگرت نەیان دەتوانی دەستی لە دەستی شمشێرەکە بکەنەوە مەگەر کەمێک ئاوی گەرمیان بەسەردا بکردایە تاوەکو نەرم بوو بایەتەوە. ئەوسا لەپی دەستی دەکرایەوە و دەستکەکەی لێ دوور دەخرایەوە. دەبێت ئەو بارە ڕۆحیە چی بێت کەوا لە مرۆڤ بکات بۆ ماوەی چەند کاتژمێرێکی لەسەر یەک بجەنجێت تا ئەو ڕادەیە کە دەستی بە دەستکی شمشێرەوە دەق بگرێت و لێ نەبێتەوە. بێگومان ناتوانین گەورەی ئەو وزە ڕۆحی و گیانیەی کە قەعقاع خوا لێ ڕازی بێ هەی بووە وێنا بکەین. کەواتە دەبێت هاوسەنجی لە نێوان ئەقڵ و ڕۆحدا ڕابگیرێت. کاتێکیش بڕیارێک دەدەین پێویستە بزانین کە هەست و سۆز لە بڕیارداندا جێی نابێتەوە. بەڵام کە دەینە سەربواری جێبەجێکردن ئەوە بەبێ هەست و سۆز ڕۆح و گیان پەرۆشی و دڵگەرمی ئارەزوو و شەیدابوون ناتوانین هیچ شتێک بە ئەنجام بگەێنین. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. هاوسەنجی لە نێوان ئەقڵ و زانستدا لاپەڕە 41 لەو جیهانەی کە نەخوێندەواری باڵی بەسەردا کێشاوە نەریتەکانی مناو ناوە نەریتی کەلتور و ڕۆشنبیری زارەکی. کەلتور و ڕۆشنبیری زارەکیش بەشی زۆری کۆمەڵگە نەخوێندەوارەکانی گرتووەتەوە. زۆربەی کۆمەڵگەکان نەخوێندەوارن یان کەلتوری نەخوێندەواری بەسەریاندا زاڵە کە بریتە لە کەلتوری لاسایکردنەوەی سەرزارەکی واتە ئەو کەلتورەی کە خەڵکەکە دەماودەم وەری دەگرن و بڵاوی دەکەنەوە نەک لە ڕێگەی خوێندنەوە. لە چەند وڵاتێکی ئیسلامیدا تا ئێستا ڕێژەی نەخوێندەواری تیایدا 170 و تێکڕای ڕێژەی نەخوێندەواری لە جیهانی ئیسلامیدا تا ئەم ساتەژ نزیکەی 140. بێگومان وڵاتی واشمان هەیە سوپاس بۆ خوا ڕێژەی نەخوێندەواری تێدا لە سەدا 1 یان 2. لەو کۆمەلگایانەی کە کەلتوری سەرزارەکی باڵی بەسەریاندا کێشاوە زۆربەیان نەخوێندەوارن یان نزیکن لە نەخوێندەواریەوە یان تازە ڕویان لە نەخوێندەواری کردووە یان نەخوێندەواری بە شێوەیەکی زۆر تیایاندا بڵاو بووتەوە. لەم کۆمەلگایانەدا ئەقڵ و هۆش گرنگی زیاتری پێدەدرێت لە چاو زانستدا لەبەر ئەوە پێ دەڵێت بیخەرە مێشکتەوە یان دەڵێت هەر بە ئەقڵ دیارە. کاتێکیش لە کۆڕ و کۆبنەوەیەکدا دەربارەی بابەتێکی پزیشکی پرسیار لە پزیشکێک دەکرێت دەبینین بەر لەوەی دکتۆرەکە زاری بکاتەوە چەندین کەس خۆیان لە وەڵامەکەی هەڵدەقورتێنن لە کاتێکدا زانیاریە ڕاستەکە لە لای پزیشکەکەیە. هەریەکە لە شوێنی خۆیەوە دەڵێت دەیخۆ ئەوە هەر بە ئەقڵ دیارە. اینجا فتوایەکی گشتی بۆ بابەتێکی تایبەتی وەها دەردەکات. بۆ نمونە دەڵێت خۆت گەرم بکەرەوە و بە باشی خواردن بخۆ نەکەی خۆت نیگەران و سەغڵت بکەیت. بۆیە لە کۆمەڵگە دواکەوتوەکاندا ئەقڵ و ئاوەز زیاد لە سەنجی خۆی گرنگی پێدەدرێت بەڵام لە هەموو کاتەکاندا نا. بەڵکو تەنها لەو کاتانەدا کە پێویستی بە زانست و زانیاری دەبێت ئێمەش زانیاریمان نییە بۆیە ناچار بە ئارەزوی و خۆمان شت دەڵێین. لەبەر ئەوە ئەقڵ و ئاوەز لە حەقی خۆی زیاتر گەورە دەکرێت. ئەقلی پەتیش کاری بە وردەکاریانەوە نییە کە خاوەنەکەی زانیاری و شارەزایی لەبارەیانەوە نییە. ئەو تەنها بنەما و پەیڕەوی گشتی پێشکەش دەکات بەڵام لە وردەکاریەکاندا ڕۆڵبینینەکە بۆ زانستە. ئایا دەزانن کە ئەقڵ و ئاوەز ناتوانێت بەردەوام جیاوازی لە نێوان گرنگ و ناگرنگدا بکات؟ ناتوانێت بەردەوام جیاوازی لە نێوان مەترسیدار و ئارام بەخشدا بکات؟ هەندێک جاریش جیاوازی لە نێوان بابەتەکانی چاکە و خراپەدا ناکات. بێگومان بەبێ زانست و زانیاری ناتوانێت ئەو جیاوازیانە بکات. دەتوانین لە ڕێی زانست و زانین و شارەزاییەوە جیاوازی لە نێوان سەرجەم ئەو بابەتانە بکەین. بڕوانە چەند کەس بەهۆی بەکارهێنانی ئامێرێکی هەڵەوە دەستی بردراوەتەوە. بۆیە بە تەنها ئەقلی بەس نییە تاکو خۆی لەو ئامێرە بپارێزێت چونکە خۆپاراستن لەو ئامێرە پێویستی بە زانست و شارەزاییە نەک ئەقڵ چونکە ئامێرەکە وردەکاری زۆرە. کەواتە زۆربەی خەڵکی ڕۆڵێکی گەورە بە بەراورد بە زانست و زانین دەدەنا ئەقڵ بەڵام ڕۆڵێکی ناشایستەیە. ئەوان پێیان وایە لە میانەی تێڕامان و بیرکردنەوە ئەقڵ دەتوانێت تەواوی کێشە و گرفتەکانیان چارەسەر بکات بەڵام پشت ڕاستکراوەتەوە کە ئەوە دوورە لە ڕاستیەوە. هەرچی زانست و زانین و شارەزایی وردی نێوبەش و بابەتەکان هەیە گرنگترە لە بنەما گشتەکانی ئەقڵ و ئاوەز. لە بەرامبەریشدا کەسانێک هەن کە شادەماری زانستن زانیاری باشیان لایە بەڵام هیچ کامێکیان ئەقلی لەو زانیاریانەدا بەکار ناهێنێت. یەکێک لەوانە بۆ فێربوونی وانەیەک چوە خزمەت مامۆستایەک
5 ساڵ لە لایدا مایەوە پاشان ئەوی جێهێشت و چوە لای مامۆستایەکی تر مامۆستاکەی تووڕە بوو پێیگوت ئاخر بۆچی جێت هێشتم باشە تۆ هێشتا تەواوی زانستەکەمت وەرگرتووە تاکو واز لە من بهێنێت و بچیە خزمەت مامۆستایەکی دیکە وتی نەبەخوا تەواوی زانست و زانیاریەکەتم وەرنەگرتووە بەڵام من بۆ ماوەی 5 ساڵی تەواو لای تۆ مامەوە و هەموو ڕۆژێک پێت دەگوتم فلانە کەس گوتی فلانە کەس گوتی دەمویست بزانم تۆ چی دەڵێیت بەڵام بەداخەوە تۆ هیچت نەگوت وەرگرتن و کۆکردنەوەی زانیاری بەبێ ڕۆڵبینینی ئەقلتیایدا جارجارە گومان لەسەر ڕاستی زانیاریەکان دروست دەکات بەهۆی دژیەکانیەوە هەر بۆیە پێویست دەکات بە شێوەیەکی دروست فێر ببین بنەمایەکی جوان لەم بارەوە هەیە دەڵێت تۆ ناتوانیت لە زانستێک بگەیت تا لە مێژوەکەی نەگەیت هەرچی زانستی دنیاش هەیە تاکو بە تەواوی لێ تێبگەیت و فێری ببیت پێویستە لەسەرت لە مێژوەکەی تێبگەیت چۆن پەیدا بوو ئەو کەسانە چێبوون کە ڕۆڵیان جێڕا لە پێشخستنیدا پێویستە ئەو گۆڕانکاریانەش بزانیت کە بەسەر ئەو زانستەدا هاتوون ئەوسا بیر و بۆچوونی ئەقلی خۆتی تێدا دەرببڕیت بۆ نمونە بڵێیت ئەم بۆچوونە فلانە کەس وتی بەڵام ڕاست نییە ئەم بۆچوون و بیرۆکەیە فلانە کەس باسی کردووە و باشترین بیرۆکەیە بۆ ئەم بابەتە ئەمە بۆچوون و بیرۆکەی فلانە کەسە بەڵام مرۆڤی ژیر قسەی وا ناکات گەر بشگەڕێینەوە بۆ هەرچی زانست هەیە دەبینیت بڕیەتی لەشتی پڕوپوچ و درۆ و دەرەسا کە خەڵکی دەماودەم لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر دەیجێڕنەوە جارێکیان سەردانی دوو زانست خوازم کرد بینیم خەریکی خوێندنەوە مشتومڕن لەسەر کتێبێک بابەتەکەش دەربارەی ئاوی بەرهەتاو بوو ئاخۆ دەستنوێژگرتن بەو ئاوە دروستەیان نا یەک کاتژمێری تەواویان بەو باسەوە کوشت لە ماوەی ئەم کاتژمێرەدا هەر بە وتیان و دەڵێن هێنایان و بردیان لە کۆتاییشدا یەکێکیان وتی ئەمە بابەتێکی پزیشکیە و ئەگەر پزیشک گوتی نابێتە هۆی توشببوون بە نەخۆشی بەڵەکی ئەوە ئاساییە منیش پێم وت دە هەر لە سەرەتاوە بۆ ناڵێت ئەمە بابەتێکی پزیشکیە باشتریش وایە ئەو بابەتێک کە هیچی لەبارەوە نازانیت کاتژمێرێک خۆتی پێوە خەریک نەکەیت و خەڵکی خۆت و خەڵکی پێوەش نەکوژیت من خۆم لە ژیانمدا خەڵکانێکی زۆرم بەرچاو کەوتووە کە لە ڕۆژانی سەرما و سۆڵەدا ئاویان لە بەرخۆردا داناوە تاکو شلەتێن بێت اینجا دەستنوێژیان پێگرتووە ڕۆژێک لە ڕۆژان هیچ کامێکیانم نەبینی نەخۆشی بەڵەکی بگرێت ئەوە شتێکە زانستی پزیشکی بە درۆی خستووەتەوە بۆیە خەڵکانێکی زۆر هەن کە زانا و شارەزان بەڵام ئەقلیان لەو زانست و زانیارەی هەیانە ناخەنەکار وتراویشە یەک درهەم پارە پێویستی بە عیارێک ئەقل هەیە منیش دەڵێم درهەمێک زانست پێویستی بە دوو عیار ئەقل هەیە زانست پێویستی بە بیرکردنەوە ئەقل هەیە هەتاکو لە ژیانماندا بەکاری بهێنین ئاخر پێم ناڵێت زانیاری زۆر و بۆر چ سوودێکی هەیە زانستێک کە لە خوای گەورە نزیکمان نەخاتەوە و باری ژیانمان بەرە و باشی نەگۆڕێت چ کەڵکێکی هەیە ئێمە خۆ خاوەنی باشترین بیردۆزی ئابووری نەجیهاندا بەڵام بۆچی زۆربەی موسڵمانان هەژار و نەدارن ئاوارە و دەربەدەر و سەرگەردانن بۆچی ئەمەمان بەسەردادێت لە یەکتری بپرسن ئیتر با قسەی زل بەس بێت بابیرێک بکەینەوە ورد ببینەوە و هەڵوێست وەربگرین خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات هاوسەنجی لە نێوان بازنەی گرنگی پێدان و بازنەی کارتێکردندا لاپەڕە 47 پێم وایە کەسی ژیر و کارا و پێگەیشت و 180 ئەگەر نەڵێم 190 هەوڵ و بیرکردنەوە و کاروکاتی خۆی بۆ بازنەی کارتێکردن تەرخان دەکات تەنها 110 تا 15 ئەو پەڕەکەی 20یشی بۆ بازنەی گرنگی پێدان تەرخان دەکات با بزانین جیاوازی چییە لە نێوان بازنەی کارتێکردن و گرنگی پێدان ئەم نمونەیە بۆ ڕوونکردنەوەی بابەتەکە دەهێنمەوە من بایەخ بە ڕەوشی موسڵمانان لە ئیندۆنیزیا دەدەم بایەخ بە ڕەوشی ئامۆژگاری ئاینی دەدەم لەوێ ئێمەش گرنگی پێدەدەین و لە کۆڕ و کۆبنەوەکانیشماندا گرنگی بە شەڕی ناوخۆیی لە سۆماڵ و بەو ماڵوێرانیەی کە لەوێ هەیە دەدەین هەروەها گرنگی بە کێشەی فەڵاستین دەدەین ئەمە بازنەی گرنگی پێدانی پێدەڵێن بەڵام بازنەی کارتێکردن ئەو بازنەیە کە هەوڵدانی خۆمی تێدا دەخەمە گەر تا دەرەنجامێکی دیاریکراوی لێ بەدەست بهێنم بازنەکانی کارتێکردنیش زۆرن بەڕووی یەکدا کراون چەقی بازنەی کارتێکردنیش منم دەڵێم من ئێستا نامەوێت بۆ ماوەی کاتژمێرێک ئاو بخۆمەوە دەی من دەتوانم ئەو کارە بکەم پەیوەندێکی بەهێز لە نێوان دەرەنجامەکە و ئیرادەدا هەیە بازنەیەکی کارتێکردنی نزیکتر لە ئارادایە کە ئەویش بازنەی خانەوادەیە بازنەیەکی کەمێک دوورتر هەیە کە خزم و کەس و کارە پاشان بازنەی شار دواتر بازنەی وڵات بۆیە کەسی ژیر و تێگەیشت و هۆشمەند زۆربەی هەوڵ و تواناکانی خۆی لە بازنەی کارتێکردندا دەخاتە گەڕ چونکەوە بەرهێنان دەستکەوتی زیاتر لە بازنەی کارتێکردندا بەدەست دێت هەندێک کاتیشی بۆ بازنەی گرنگی پێدان تەرخان دەکات
کەسانێکی زۆر هەن کاتێکی هێزگار زۆر بۆ بازنەکانی کارتێکردن تەرخان دەکەن لە تەنها دانیشتنێکدا سەرتاسەری جیهان بەسەر دەکەنەوە بەڵام کە تەماشای بازنەی دووەمی کارتێکردنیان دەکەیت کە ژینگە و دەوروبەرەکەیانە هەر بە تەواوی گوێی خۆیان لێخەواندووە ئاخر چۆن دەبێت خۆت بە چەندین شتی بێسوودەوە سەرقاڵ بکەیت چەندین بازنەی کارتێکردنی تر پێشگوێ بخەیت کە دەتوانیت ڕۆڵی باشیان تێدا بجێڕیت لەلایەکی دیکەوە گەلێک مسلمانی تر هەن تەواوی ژیانیان بۆ بایەخدان بە بازنەکانی کارتێکردن تەرخان کردووە بەبێ ئەوەی خێرێکیان هەبێت بۆ بازنەی گرنگی پێدان من خۆم خەڵکانێک دەناسم سەرقاڵی کاری پەروەردەن هەندێکیشیان سەرگەرمی لەبەرکردنی قورئانن و فێرخوازی زانستی شەرعین بەڵام لە بازنەکانی کارتێکردندا وەک ئەوەی بایەخ بە بارودۆخی مسلمانان بدات یان بایەخ بە ئایندە بدات یان گرنگی بە چارەسەرکردنی کێشەکان بدات و ڕەوشەکە بگۆڕێت بەداخەوە ڕۆڵ نابینێت و هەرگیز شتی لەو جۆرەی لێ نەوەشاوەتەوە ئەم کەسە کاتێک کە چاوت پێ دەکەوێت وێنەیەکی ڕەشبینانە دەربارەی ئایندە و ئاسوی ژیان پێشکەش دەکات چونکە خۆی لە بوارێکی تەسجیل کارکردندا قەتیس کردووە ئێمە ئەی خوشک و برای خۆشەویستم هاوسەنگیمان دەوێت بەڵکو دەربڕی نەجوان و پەسەندکراوەکەم دەوێت دووپاتکردنەوەی هاوسەنگی جا ئەوانەی کە سەرقاڵی بازنەکانی گرنگی پێدان و بازنەکانی کارتێکردنیان پشتگوێ خستووە پێویستە دەکات بگەڕێنەوە بۆ بازنەکانی کارتێکردن کات و توانای پێویستی بۆ تەرخان بکەن ئەوانەشی کەنە لە نزیک کەنە لە دوورەوە ئاگایان لەوە نییە کەچی لە دەوروبەریاندا دەگوزارێت پێویستە لە سەریان کەمێک لە بازنەی کارتێکردنەوە بێنە دەرەوە بچنە بازنەی گرنگی پێدانەوە خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات هاوسەنگی لە تێڕوانینماندا بۆ شتەکان لاپەڕە 5 هاوسەنگیش لە تێڕوانینماندا بۆ شتەکان زۆرێکی دیکەی هاوسەنجە جا کاتێک کە چاومان بە ژمارەیەک گەنج یان بە ژمارەیەک مامۆستا یان بە ژمارەیەک زانا یان بە ژمارەیەک بیرمەند یان بە ژمارەیەکی کەسی ئاسایی دەکەوێت دەست بەجێ باسی دنیای کێشە و گرفتمان بۆ دەکات هەر دەڵێت بانکێکی زانیاریە لەسەر کێشەکان جا ئەو کەسە ئەگەر مامۆستا بێت قسە و باسەکانی دەربارەی کەم تەرخەمی مامۆستایان و قوتابیان خراپ مامەڵەکردنی ستافی کارجێڕیە لەگەڵیاندا ئەگەر کارمەندێکی کۆمپانیایەکیش بێت سیر دەکەیت دەربارەی خراپی ستافی کارجێڕی و شێوازی بێڕێوەبردننی کۆمپانیاکە دەدوێت هەر خەریکی باسکردنی کێشەکانە بۆیە کاتێک دەیتە دەرەوە سرت جێژ دەخوات و دنیات لەبەر چاو تاریک دەبێت سەرنجی ئەوەشم داوە کە منداڵە بچووکەکانیش لە گەورەکانەوە فێری هەمان خوو دەبن بۆیە ئەو جۆرە کەسانە منداڵەکانیان چوونەتە سەرخۆیان چونکە هەر کە چاو بە دنیا هەڵدێنن لە کێشە و گرفت بەولاوە گوێیان لە هیچ نابێت بۆیە منداڵی ئەو جۆرە کەسانە هەڵدەستێت بە تەواوکردنی ئەو بیرۆکانەی کە باوکی بۆی تەواو نەکراون یان بیرۆکەیەکی تر بۆ پاڵپشتیکردنی بیرۆکەکانی باوکی دێنێت بۆیە دەبینیت لە کۆڕ و دانیشتەکانیاندا باس هەرباسی کێشەکانە بەشێکی دیکەی پێچەوانەی ئەم تێگەیشتنە هەیە هەمیشە دەڵێت ئێمە شکر باشین ئومەتی ئیسلامی شکر باشە فلانە کەس 5 کەس لەسەر دەستی موسڵمان بوون فلانە ڕێکخرا و 100 فەردە ئادیدا بەش کرد ڕاستە ئەو کارانەشتانێکی باشن بەڵام تۆ بیت بڵێیت ئومەتی ئیسلام هیچ کێشەیەکی نییە ئەمەیان دوورە لە ڕاستیەوە چەندین نەخۆشمان هەن کە بەبێ دەرمان سەردەنێنەوە چەندین هەژاریشمان هەن کە بەبێ شوێن سەردەنێنەوە چەندین خوێنکاریش هەن کە خوێنگایان دەست ناکەوێت وڵاتانێکی زۆریش هەن شەڕی ناوخۆیان تێدا هەڵگیرساوە چەندین گرتوخانە هەن کە جمەیان دێ لە تاوانباران خەڵکانێکی زۆر ئالوودەی ماددە بێهۆشبەرەکان بوون چەندین کێشەی دیکە بۆی ئێمە پێویستمان بەوەیە کە لەو شتانەشدا هاوسەنگی ڕابگرین من بۆ خۆم زۆر پەس دەبم کاتێک چاوم بە کۆڕ و کۆبوونەوەیەکی یەک یان دوو کاتژمێری دەکەوێت و هەر باسی کێشە و بەزم و ڕەزمی دنیای تێدا دەکرێت یان تەنها باسی سەرکەوتنەکان و ئازادکردنی وڵاتانی تێدا دەکرێت نە ئەوە ڕاستە و نە ئەمەش ڕاستە بۆیە پێویستە هەمیشە هەر تەنها باسی نیوە پڕەکەی پەرداخەکە نەکەیت تا خەڵکی بەوە هەڵ نەخەڵەتێن کە پەرداخەکە پڕە کە لە ڕاستیدا نیوەی پڕە هەروەها تەنها باسی کێشە و مەینەتی مەکە تەنها باسکردنی کێشە و گرفتەکان شتێکی نادروستە دیسان باسکردنی خاڵە ئەرێنیەکانیش بە تەنها هەر نادروستە پێم وایە ئەو جۆرە گشتاندنە لە قسەکردندا هۆی دروستبوونی کێشەکەیە بۆ ئەوەی قسەکانمان ئاکامی باش بدەن بەدەستەوە پێم باشە ئەوەندەی بۆمان بکرێت هەر بوارێک بۆ بچووکترین یەکە دابش بکەین بۆیە کاتێک لەبارەی فێرکردن و فێرکاریەوە دەدوێین پێویستە بپرسین کێشەکانی فێرکردنی ئێمە چین
ئەی خاڵە بەهێزەکانی پرۆسەی فێرکردنمان چین تۆش ناتوانیت بڕیار بەسەر تەواوی جیهاندا بدەیت چونکە تۆ تەنها بەشێکی بسووچی ئەم جیهانە دەبینیت دەتوانیت بڕیار لەسەر قوتابخانەکەت بدەیت ڕەنگە تا ڕادێ قسەکانت ڕاست بن بۆیە پێویستە تا دەکرێت بابەتەکە دابەش بکرێت بۆ بچووکترین بەش لەگەڵ باسکردنی لایەنە باش و خراپەکانی بۆ نمونە بابەتی جیهانگەرایی یان بە جیهان بوون العولەمە نووسەرێکی زۆری مسلمان و نامسلمان لەبارەی بەجیهانی بوونەوە بابەتیان نووسیوە وا بزانم سەدان کتێبیش لەم بارەیەوە نووسراون ژمارێک لەم نووسەرانەی کە دەربارەی جیهانگەرایی بابەتیان نووسیوە جیهانگەراییان وەک گەورەترین بەڵاو موسیبەت بە خەڵکی ناساندووە بە گەورەترین پیلانی نێودەوڵەتی جیهانی لە قەڵەمیان داوە کە لەم سەردەمەدا دژی جیهانی ئیسلامی داڕێژرابێت چەندین بەڵگەشمان بۆ دەهێننەوە لە بەرامبەریشدا ڕەوتێکی تر هەیە زۆربەی هەوادارانی ئەم ڕەوتەش لە نائیسلامیەکانن جیهانگەراییمان وەها بۆ وێنا دەکەن کە هەل و فرسەتی تەمەنە با لە کۆت و بەندی دابوونەریت و کێشە و گرفت و دواکەوتویمان ڕزگارمان بێت بەڕووی جیهاندا بکرێنەوە لە خێر و بێر و خۆشی ئەوروپا و ئەمریکا خۆشمان بێبەش نەکەین گەربێت و ئەم هەلا لە دەست خۆمان بدەین ئیدی هەلێکی دیکەمان بۆ هەڵ ناکەوێتەوە هەر بەوەشەوە ناوەستێت دنیایەک بەڵگەمان بۆ دەهێنێتەوە راپۆرتێکی دوور و درێژیشمان لەو بارەیەوە بۆ دەخوێننەوە نە ئەوە ڕاستە و نە ئەمەش ڕاستە بە جیهانی بوون دەلاقەیەک نییە بەڕووی خۆشی و ڕابواردندا ڕێگەیەک نییە بۆ خوشگوزەرانی ڕێگەیەک نییە بۆ گۆڕینی ژیانی خەڵکی بەرەو باشتر دیسان بە جیهانی بوون گەورەترین کێشە و گرفت و بەڵای ناگەهان نییە بە جیهانی بوون قەیران و هەل پێکەوە کۆ دەکاتەوە سوودیشی تێدایە و زیانیشی تێدایە پێم وایە زیانەکانی زۆرترن لە سوودەکانی هەندێک کەس وەها باسی جیهانگەراییت بۆ دەکات کە دەسیسەی ئەمریکایە ئەوەش دوورە لە ڕاستیەوە هەندێکی تریان دەڵێن ئەمە پیلانێکی جیهانیە ئەوەش دیسان ڕاست نییە جیهانگەرایی بێسەرپەرشتە کەسانێک هەن لەبەر بەرژەوەندی خۆیان هەوڵی بڵاوکردنەوەی جیهانگەرایی دەدەن ئەوانەشی کە بەرژەوەندیان لە جیهانگەراییدایە هاریکار و هەماهەنگ نین لەسەر بناماکانی بازاڕ یاری دەکەن پەیوەندی نێوانیان پەیوەندی چێبڕچێیە نەک پەیوەندی هاریکاری لەبەر ئەوە جیهانگەرایی بێڕێخستن و بێ سەرپەرشتە بەڵام جیهانگەرایی بەو پێی هەوڵ بۆ هێنانەدی دەستکەوتی ئابووری گەورە دەدات دەیەوێت گۆڕانکاری ڕیشەی کەلتوری گەورەش لە نێو خەڵکیدا بەرپا بکات بێگومان ئەو گۆڕانکاریە کەلتوریانەش زیانی گەورەمان پێدەگەێنن کەوا بوو پێویستە دیرگایەکی ڕوون و هاوسەنگمان بۆ لایەنە باش و خراپەکان هەبێت چونکە خێر و چاکەی بێخەوش دەگمەنە شەڕ و خراپەی بێخەوشیش هەر دەگمەنە زانایانیشمان فەرموویانە خی گەورە خێر و چاکەی بێخەوشی بەدی نەهێناوە بێجگە لە بەهشت شەڕ و خراپەی بێخەوشیشی بەدی نەهێناوە بێجگە لە دۆزەخ خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات هاوسەنجیکردن لە نێوان ڕابردوو داهاتوودا لاپەڕە 55 ئەوەی بووەتە جێی سەرنج ئەوەیە کە زۆر کاتەکانمان بە سەرهاتی کۆن و ڕابردووە دەکوژین دانیشتنی دوور و درێژی وا هەبووە پرسیارمان تێدا کردووە وتومانە ئایا فلانە کەس لەسەر حەق بوو یان فیسارە کەس ئەی ئەو دەوڵەتە بۆچی ڕووخا هەر یەکەمان لە خۆوە قسەیەک دەکەین یەکێک دەڵێت دەوڵەتی عوسمانی بۆیە کەوت ڕووخا چونکە گەندەڵی زۆری تێدا بوو کەچی یەکێکی تر ڕاست دەبێتەوە و دەڵێت بەڵکو بەهۆی پیلانجێڕیەوە ڕووخا نە ئەم کتێبێکی دەربارەی مێژووی دەوڵەتی عوسمانی خوێندەوەتەوە و نە ئەویش خوێندوێتەوە هەمووی قسەی گوماناوی و بۆچوونی بێبنەمایە لە ئەنجامی نەشارەزاییەوە دروست دەبێت بۆیە زۆر کەس بە مانای وشە دیلی ڕابردووە هەڵیت و پەڵیت بۆ ڕابردوو دەکات چونکە ئەو ئامرازانەی لەبەر دەستدانیە کە خوێندنەوەیەکی ڕاست و دروستی بۆ مێژوو پێ بکات کاشکی بەرنامە و پەیامی قورئانمان پەیڕەو دەکرد کە بە دەگمەن نەبێت خۆی لە قەرەی وردەکاریەکان نادات ناوی زۆر شتت بۆ باز ناکات ئاماژە بە مێژوو گەلێکی دیاریکراو ناکات چونکە مەبەستی سەرەکی لە باسکردنی مێژوو پند و وانە وەرگرتنە تاوەکو ئاشنای خاڵە بەهێزەکانی گەلی جیهان ببین و سوودیان لێوەربگرین هاوکات ئاشنای هەڵە و کەم و کوڕی و خاڵە لاوەزیەکانیان ببین و خۆتیان لێ بپارێزیت ئەمەیە پند و ئامۆژگاری وەرگرتن مێژوو بۆ پند و ئامۆژگاری پەنای بۆ دەبردرێت نەک بۆ ئەوەی بیکەنە فاکتەری کردبوون و دژایەتیکردنی یەکتری کە لە ڕاستیدا ئەمڕۆکە مێژوو لە ناو ئومەتی ئیسلامی فاکتەرێکی کردبوون و دژایەتی یەکتریە بۆیە زۆر جار خەڵک دەربارەی بابەتێکی مێژووی ناکۆچیان تێدەکەوێت لە کاتێکدا ئەو بابەتە بەسەرچووە و هەرگیز ناگەڕێتەوە و دووبارە نابێتەوە کەوا بوو دەبێت پند و ئامۆژگاری لە ڕابردوو وەربگرین لە وردەکاریەکانی دوور بکەوینەوە چونکە تا زیاتر بە نێو وردەکاریەکانی بابەتی مێژووییدا قوڵ ببینەوە گومان و دوودڵیمان بۆ دروست دەبێت ئەوسا پشت بە بۆچوون و لێکدانەوەکانی مێژوو نووسەکە دەبەستین وای لێ دێت دەمی ئێستا پشتگوێ دەخەین
دەی ئاشکرایە دەمی ئێستا ئەوەیە کە چۆن کاروباری ژیانمان بەڕێوە دەبین، چۆن سوود لە مێژوو وەردەگرین و لە خزمەتی ئێستاماندا دەیخەینەگەڕ، چۆن سوود لە ڕابردوو وەردەگرین بۆ چارەسەرکردنی کێشەی ئێستامان. ئەمە پرسیارەکەیە و ئەمە کێبڕکێکەیە. لەبەر ئەوە دەبێت سەتابیستی کات و هەوڵەکانمان بۆ مێژوو تەرخان بکەین، پاشماوەکەی بۆ ئێستا تەرخان بکەین. ئێمە ناتوانین لە هەنووکە تێبگەین، چونکە هەنووکە وەکو هێڵم و جەلاتین وایە لە ناو دەستدا خۆی ناگرێت. جا ئەگەر نتوانین لە هەنووکە بگەین ئیدی چۆن لە مێژوو دەگەین؟ من ناڵێم پێویستە مێژوو نەخوێنینەوە، بەڵکو دەبێت مێژوو بخوێنینەوە، بە شێوازی گونجاو لێی تێبگەین، بەو مەرجەی کە ڕابردوو کاتەکانی دیکەمان لەبیر نەباتەوە. هەر وەکو چۆن خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت تیلکە ئوممەتون قەد خەلەت لەها ما کەسەبەت وەلەکم ما کەسەبتم ولا تسئلون عما كانوا يعملون. سوورەتی ئەلبەقەرە ئایەتی 134. ئەوانە ئومەتێ بوون ڕابوردن، کەسبی خێری خۆیان بۆ خۆیانە و ئێوەش کەسبی خێری خۆتان بۆ خۆتانە. کەس لە بەشی کەس نابات، کەس حەقی بەسەر کەسەوە نییە. ئێوە بە تاوانی ئەوان تاوانبار ناکرێن، هەروەک بە چاکەکانیشان پاداشتان نادرێتەوە. خوێنەری بەڕێز، ئەم کتێبە بە کۆتا هات. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی، یەکەمین کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی. کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی، تیشکێک بۆ مێژوو، سەرنجێک بۆ ئەمڕۆ، ژیریەک بۆ داهاتوو. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی، ڕۆشناییەک لە پەڕاوە ڕاستیەکان بەرەو دڵە شەکەت و ماندووەکان. ڕۆشنایی دەنجی، زەنجێک بۆ بێداری، خۆراکێک بۆ مێشک. ڕۆشنایی دەنجی. بۆ گەاندنی ڕەخنە و پێشنیارەکانتان بۆ دەستکەوتنی کتێبەکانی کتێبخانەی ڕۆشنایی دەنجی پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنەکانی کۆڕک 0750 442 0872 زین 0782 442 0872. بەڕێوەبەری کتێبخانەی ڕۆشنایی دەنجی هاوکار محەممەد. ڕۆشنایی دەنجی.